بەڵام قۆنەرەی یەکێتی و پارتی کامیان زۆر بێ ئەخلاقە زۆر لەم یاخیە پیاوتر و بە شەرەفتر دەی بەخوای عەرز و عاسمان ئەم پیسانە لەسەر و هەمویان و ئەم یاخیە بێ ئەخلاقی بێ شەرەفە باشە کە بێ شەرەفترین کەسە ئەوەی لەگەڵیانە بێ دەسەڵاتی هەبێ ملیەکەن بەپەتە ئەمانە ڕەحم لە دڵیانە نییە بۆیە قۆنەرەی یەکێتی و پارتی بەس قۆنەرەی یەکێتی و پارتی سەو ئەمسالی وەکو ئەمانە هێنێ وە نەزان نەما عیراقی بەسەر ئیمانەوە هەیە بۆ قۆنەرەی یەکێتی و پارتی بەو بێ ئەخلاقی خۆیانەوە کە لە ئاسایش و دەستگاکانی ئەوانان بە یەک قۆنەر بەس تاکی قۆنەرەی ئەوان سەری گەورەکانی ئەمانەی هێنێ ئەزانم بۆچی بەڕێزان ڕێعالمیان نیە نا ڕۆژێ لە ڕۆژان لەناو یەکێتی و پارتیە کەسیان کوشتووە ئەبێ بڵێن ئەبێ ئیلا یەکێتی و پارتی بی 50,000 کەسیان کوشتووە بڵێ ئیلا ئەبێت لەگەڵمانە بن ئینجا دەتوانم چن بۆ مزگەوت فەرماچی نەکرد بۆ مسلمانان کەسیان لەناو بردووە بڵێن کەلەتانەکەین بە دیوارە ئیلا ئەبێ لەگەڵ یەکێتی و پارتیا بن ئیمزا بکەن بۆ یەکێتی و پارتی اینجا تۆ سەیری بێشەرەفی ئەمە بکە سەیری منافقی و بێ ئەخلاقی ئەمەتی وە خوێڕێ بکە